بێ مناڵۆی داران ئێسێمە لە ماڵە بەخێوەکەین مشکلیان نییە لەگەڵ مناڵ یاریکردن و هەڵسوکەوت و تەنانەت ژوور بە شوورە سوڕێنەوە هیچ مشکلێکیان نییە شتێکی جوانە خەڵک بۆیە ڕایەگرێت زۆر کەس تەکلیفمان لێکات چ بە تەلەفۆن چ هاتن دوێنێ لە دوو زۆ هاتبوون بۆ بەخشینێ و گورگانە داوایانەکرد نەماندا پێیان جێمەوە خۆم خەریکەم چونکە من زیاتر هاوڕێ ئەوم و زیاتر لەگەڵ نایاری بوو هاوردمانەوە کە لێرە لە ماڵەوە بە خێومان کرد و لە سەرەتا بە شیر و بە نان و ئێستاش خواردنی سەکانی خۆمانێ دەینێ ئێستاش لەگەڵ مەڕ و ماڵات دابێ بۆ دەشت و دەر هیچ زەرێکی نە بۆ خۆمان و نە بۆ مەڕ و ماڵات نییە وەکو بەچکەیەکە هێنامانەوە لەو دەشتە وەکو ڕەندەیە خۆی نیشان دەدات بەس ئێستا وەکو ئەوەی بڵێن لە ناو مناڵەکان لە ناو ماڵەوەیە هیچ کێشەیەکی نییە و وەکو سەگەکان پاسەوانی مەڕەکە و هیچ زەرەر و زیانێکی نەبووە.